من دي الرود مقارية كنا وصل پشتی کۆنتڕۆلکردنا دەشتا نەیناوە ژە ئالیە پێشمەرگەی ڤە هەژمارەکە زۆر ژە ئاوارەیان قەستا دەڤەرا بەردەڕەش کرینە وڵاتی دەبێژن فرۆشیاران ئەڤە بۆخوا بێدەلی ڤەزانیە کۆ بەهایە کەلوپەلان گران بکەن و داخواز دکەن کو چاودێریە بازاری ژلایە حکوومەتێڤە بهێتە کرن. بيعي افتشتي هاي ناف مجتمعي ده هاي يعني هر كسك بازاري كيف خداني كيف خدي تفروشتن هم هي دارين رقابت سا همي دكاندارك وهمي بازاري هبيت سعر جواز نبن و ام هي دارين جي اف جورا بروجا زور بنت مجتمعي ماذا خودی مۆڵەکی ژی دەبێژیت کو بەردەوام هاریکاریە خەلکن کەم دەرامەت دکەن ئەvەیەکیژی ناڤەشیریت کو بازار سز بوویە و خەلک بکێمی قەستا بازاری دکەن. لە شەریکە چۆن وەلدەگرین ئەوها بە خەڵکی دەفرۆشینەوە ئەوە لەبەر ئەوەی قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردیە سادەکان ئێمە دیارە و هەموو دانرا نرخەکان نەوەکەوە یار مشتێرەیەک بێ ئەمە بە کەیفی خۆمان سادەکە بیلێن باندا معاملەی تێدابی سادەکان هەمووی 5 دینارە 10 دینارە ئاخر حەدی 100 دینارە 50 دیناری طبع خرایتە سەرمادە. بەرپرسێ چاودێریە بازرگانیا بەردەڕەش دەبێژیت هەر فرۆشیارەکە نرخێ کەلوپەلان بگران بفرۆشیت دەهێتە سزادان. بەڵێ ئیجرات مەوەلگرتووە کە ئەوانەی سەرپێچیان کردو کە ئەو کەسانەی شتی کەلوپەلی ماوە بەسەرچوویان فرۆشتووە زۆربەی ئەوانە سزاماندا و سەردانی چاودێری بازرگانیان کردووە زۆربەی کە و ئاوارەنە سەردانی قەزای بەردەڕەشیان کردووە کە بۆ ئەو شوێنانەی کە خاوەن ئەو شوێنەکە بەبەست کەلوپەلی گران بکەن زۆر سڕین لەسەر کە تەمەشاکردنی یان بەچوونەوەی بۆ بکەین یانە تا ئێستا لە قەزای بەدەست زۆر بۆ دەمێ نێزیکی 3 ساڵا کریزا دارایی بەرۆکا وڵاتیان گرتیە و ڕۆژ بڕۆژ ڕەوشەوان خراپتر دەبێت لەوما دەبێژن ئەگەر کارەکێ پێتوی نەبیت قەستا بازاری ناکەن ئەو بدوێف هەرزانترین نرخ دەگەڕێن. تایف گۆران NRT باردەڕەش.